ئەمەی دەیبینن پرۆژەی فراوانکردن و بەجوودسایدکردنی شەقامی سەرەکی هەواری شار بۆ بازگەی دۆڵەڕووتە کە لەلایەن گروپی کۆمپانیاکانی قەیوانەوە کاری لەسەر دەکرێت. لە ئێستادا تیمەکانی کۆمپانیای جێبەجێکار بەسەر جەمکەرەستە و ئامێرەکانەوە ڕۆژانە لە ژێر چاودێری لایەنی سەرپەرشتیار بەردەوامن لە کارکردن. پرۆژەکە مانگێک بەر لە ئێستا و لە سەرزاری شێخ فاخر شێخ تەیب بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای قەیوانەوە ڕاگەنرا و ئاماژەی بەوە کرد وەک هەستکردن بە بەرپرسیارەتی و ئەرکی سەرشانی خۆیان بەرامبەر بە شاری سلێمانی ئەو کارە جێبەجێ دەکەن و داوای کرد سەرمایەدارانی تریش بە هەمان شێوە خزمەت بە خەڵک و خاکی کوردستان بکەن. لێرەوە دەست دەکەین بە دووسایدکردنی ئەم شەقامە هەتاوەکو بازگەی دۆڵەڕووت ڕێگای مێرگەپان قەیوان دەکات. ئەم کارەمان لە چوارچێوەی هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک و خاک و وڵاتمان لە پاڵ کاری بزنس وە بەرهێنانی خۆماندا بیرمان لەوە کردوتەوە وەک هەمیشە چۆن هاوکار و پاڵپشتی حکوومەت بووین بیرێک لەو کارانە بکەینەوە کە ئەرکی کەرتی تایبەت و حکوومەت بەیەکەوە بچێتە خزمەتی هاوڵاتیانەوە و ئاسانکاری بێ بۆ خەڵک. بۆیە ئەم کارەمان دەبێتە کارێک بۆ هاندانی خەڵکانی تر و کۆمپانیەکانی تریش بۆ ئەوەی لەو شوێنەی کە حکوومەت ناتوانێت دەستی بگا بەکار و هەموو چاکردنی هەموو شوێن و پێگەیەکی ئەم وڵاتە کەرتی تایبەت و حکوومەت بە یەک تیم هەردووچان هاوکار بن بۆ جێبەجێکردنی ئەو کارانە. شاباز تیق ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەکە بە شارپرێسی ڕاگەیاند گروپی کۆمپانیەکانی قەیوان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی هەڵدەستێت بە جێبەجێکردنی فراوانکردن و بەجوودسایدکردنی شەقامەکە با درێژایی 4 کیلۆمەتر کە بڕی 5 میلیارد دیناری بۆ تەرخان کراوە و بڕیارە لە ماوەی 3 مانگدا کارەکانی پرۆژەکە کۆتایی بێت. گروپی کۆمپانیەکانی قەیوان لە سۆنجی بەرپرسیارەتیەوانێ بەرامبەر بە شاری سلێمانی و کۆمەڵگا هەڵدەسێ بە جێبەجێکردنی پرۆژەی فراوانکردنی شەقامی فلکەی هەواری شار بۆ بازگەی دۆڵەڕووت بە درێژی 4 کیلۆمەتر ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێت. بودجەی پرۆژەکە بریتیە لە 5 میلیارد دیناری عێراقی. کارەکانی پرۆژەکە ئێستا کاری تادا دەکرێت لە بەرگەی ئاوبارە و بڕین و پڕکردنەوەکاندا. چاوەڕوان دەکرێت لە ماوەی 3 مانگی داهاتوودا کارەکانی پرۆژەکە کۆتایی پێبێت. پاندکردنی پرۆژەکەی و فراوانکردنێتی و بە دووسایدکردنێتی. هەرچی تایبەتە بەو ئاستەنگ و ڕێگری و زیادەڕەویانەی لە ئەسنووری پرۆژەکەدا هەن شاباز تیق ئاماژەی بەوەدا بە پێڕێکارە فەرمیەکانی فەرمانگەکانی حکوومەتی هەرێم هەر زیادە ڕەویەک لە سنوورەکەدا دوور دەخرێتەوە و ئەو مڵک و شوێنانەی خاوەندارەتیان دیارە قەرەبوو دەکرێنەوە. ئێمە وەکو هەمانگی لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانی کە لایەنی سەرپەرشتیاری پرۆژەکەن تەنسیقی تەواو هەیە بە مەبەستی لابردنی ئەو ئاستەنگ و ڕێگریانەی کە ڕێگرن و تەجاوزن بۆ سەر شەقامەکە هەچ ڕێگریەک یان هەچ تەجاوزێک هەبێت لە سنووری پرۆژەکەدا هەڵدەستێت بە دوورخستنەوەی ئەو ڕێکارە فەرمیانی کە هەیە لەلایەن فەرمانگەکانی حکوومەتەوانێ وەکو مۆڵەتی فەرمی و خاوەندارێتی زەوی ئەگەر هەبێت قەرەبوو دەکرێنەوە. شەقامی سەرەکی هەواری شار دۆڵەڕووت یەکێکە لەو شەقامانەی کە ڕۆژانە قەرەباڵخی زۆری هاتوچۆی لەسرە بەتایبەت لە ڕۆژانی پشوبۆنەکاندا بەهۆی گەشتیاران و هاوڵاتیانەوە. بە تەواوبوونی پرۆژەکەش ئەو فشار و قەرەباڵخەی کە لە سەر شەقامەکە هەبووە لە ماوەی ڕابردوودا نامێنێت و هاوڵاتیان دەتوانن بە شێوەیەکی ئاسانتر هاتوچۆ بکەن لە ناوچەکەدا. مەریوان جەبار، شارپرێس، سلێمانی.